هیچ لایەکمان ئینشاء الله تعالى بغض و ڕق و چینەمان نەبیتن. ئەمن لەگەڵ جەنابەت هیچ بغزەکم نییە، هیچ ڕقەکەم لەگەر جەنابەت نییە. وەک وە بگرە جەنابەت بەڵکو من خۆشم دەوێ. من سپاس دەکەم، سپاس دەکەم. ینی مامۆستا ئەمە ئامانجمان بگەینە ڕاستی، ڕەخنە دەگرین، بۆیە تەلەفۆن دەکەم بڕوا بکە بەر لەوەی ئەتون نامە بنێری پێم گوتی، وتم ئەم بەخۆم ڕقەمی توم وەگرتی دەمێ قسە لە بکەم. دەمەوێت لە نزیکەوە هەندە جار ناحەقی هەیە، هەندێک جار خەڵک هەیە معلومات دەداتە مە شەڕی ئێوە، شەڕی خەڵک بەمە دەکا بەنمونە. ئەگە بۆیە باشتری شت ڕوبەڕوو قسە بکرێت بگەینە قەنەعەت. بەهەرحاڵ مامۆستا چه غەڵەتیە کە بووە لە من لەو نووسینەی پێم بڵێ هەتا گفتوگۆ بکەین؟ ئەمن دەنگت خراپ بوو مامۆستا. ئەلو ئەمە پێم گوتی ئەلو جێت نێمە ئێستا جێم نێتە بەڵێ. ئەوجا ئێستا ئەمن پۆستەکەم لە بیر نمای نازانم ئەتوو بە خۆت نووسە بڵێ من ئەو هەم نووسی بۆ ئەو هانم لەسەر تو هەیەوەبی لەسەر ئەو مۆزوعانە پێت بڵێن چیان هەڵەیە چیهان ڕاستە، ئەگەر ڕاست بیتن پێت دەڵێن، ئەگە هەڵەش بێ هەر پێت دەڵێن. لەبەر ئەوەی ئەلو گیان ئێ بەسەر چاو مامۆستا تو بدایەت لە ناو یەکگرتووی ئیسلامی بووی وایە یاننا؟ مەلای والله هەواداری یەکگرتوو بووی؟ ئەتوو بدایەت پەیوەندیت لەگە پارتی چه هەبووە لە نۆهەتەکان؟ ئەمێن وەکو پەیوەندی لەگەر پارتی ئەمێن بابم پێشمەرگەی پارتی بووە 14 سال پێشمەرگەی ئەیلول بووە وەبرایشم هەیە ئەویش پێشمەرگەی گوڵان بووە تەقاعودی پێشمەرگەی گوڵانە. ئەمن وەکو خودی خۆم ئەمن لە خەریکی خوێندنی مەلایەتی و خوێندنی دینی بوومە، تەداخلی بابەتی سیاست و ئەوانم نەکردێت تەداخل. بەڵام لەبەر ئەوەی بە حکمی ئەوەی بابم 14 سال پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بووە براشم شۆڕشی گوڵان لەگەڵ بەشدار بوو لە ساڵی 86 ئەوانە هاتیتەوە. ئەوجە لەوانەیە خەڵکێک هەریەکەو بە کەیفی خۆی بە پیچی خۆی بە نەوعی خۆی هەریەکەو بە شێوازەکی بە شێوازێک باز بکاتن لە دەربارەی بڵێ مەلا عومەر ئەو هابوو مەلا عومەر ئەو های کردیا. بەڵام ئەوە خۆن دەکرێت مەسێسام لە بۆن منێ بڵێم کا قادر نادر کاکە ئەر لە ساڵی ئەوەندەی جەنابەت ئەتوو شوعی بووی ئەتوو پرسیارە جواب بدەێ و دەڵی نەخێر کە گوتت نەخێر یان بەڵەیە هەرە و دوانەیە. لە 95 مامۆستا تو لەکن جەمال مورتکە چەکدار نەبووی؟ ناوەڵڵی لە ژیانم چەکداریم نەکردیا. ئەگەر ڕسموشت پەیدا بوو ئاخر کاکە هاتەمەشاکە لە کاتی خۆی زمانی زوو ئەمن ڕسمەکەم لە بن دیواری قەڵاتێ گرتیە ڕسمەکەم لە بن دیواری قەڵاتێ گرتیە ڕسمەکەی بن دیواری قەڵاتێ کاتی خۆیەوە هەموو خەڵکی هەولێرە دەزانن دەمانچەیان پێ بوو دەمانچەکە باغە بوو مەخزانەکانی پێوە باغەیە ئەزانم بەخۆشم خۆ خەڵکی هەولێرە 98 دەرسویم ئەی ڕەحمە لە داک و بابت ڕەحمە لە ئەوجا دەبینی ئەگەر ڕسمەکەم هەبوو بێەوە معنای ئەوە نییە من پێشمەرگە بووم. ئێستا من بەخۆم حەزم لە چەکە کەس لە من نیشانی لە من ڕاستتر نییە. ئارازوی چەکم هەیە ئارازوی دەماسەم هەیە ئەو ئارازوانم هەیە و ئەو ڕسمم بەو ئاراز بەوانە گرتیە. بەڵام ئەو خۆ معنای ئەوەی نییە ینی کا قادر نادر ئەگەر دوو ڕسمی کرد لەسەر دەبابەی خۆ معنای ئەوەی نیە سایق دەبابەیە. نا ئەگەر منتەهین لەوەی من قەزم لەوەیە یعنی ڕسمەک من دقیق نیم ئەوی بە منیان گوت کە ڕسمی هەیە بە چەکداری ئەوەی توە یان شتشکێ بەهەرحاڵ بە منیان گوت بێ کە ڕسمی بەکەوە هەیە. ئەمێن وەکو برایەتی داوا لە کا قادر نادری دەکەم هەر بەڵگەچیە با لەسەر من لەسەر ڕسم و ئەوانە با بڵاو کاتەوە لە مەمنونیشی دەبم لە بۆی فەرمێ ئەتوو چەکدار نەبووی لە نۆهەتەکان لای پارتی ئەوە گرنگ نەبوومە. برادەندام ڕێکخرا و شت نییە مامۆستا بەزەوە چاتەندە ڕەبتی بە تو نییە چکۆ تو گوتت برایەکەم کۆن هەبوو بەس ئێستا لە ڕێکخرا و شتوارە دەوام ناکە چێ دەوام کاتن برات چکۆ تو گوتت کۆن ئێستا لەگەدا ئەو برای من بە ڕۆح بە گیان بە خوێن بە دڵ هەتا خینیشی زەردا من ئەوە حەقی خۆیتی یعنی کابرا بیر و باوەڕی خۆیتی ڕێی خۆیتی. مامۆستا تو یەکگرتوو نەبووی لە کۆتایی نۆهەتەکان و سەرەتای 2000ەکان؟ ئەمێن موالیدم دیارە قوربان لە سەرەتای نەوەتەکان دەستپێکی یەکگرتووی ئیسلامی لێرەوە سوپاسیان دەکەم.
ئەمان یەتیم بووین، کۆمەڵک یەتیممان هەبوو، 12 نەفەر بووین لە ماڵی ئەو 12 نەفەرە چەند یەتیمەچیان لە بۆمە کەفالە کرد. کەفالەواتە هاوکاریکردن، هاوکاری ئەو یەتیمانە خوشک و برایەکانی من هاوکاریان کردین. لێرەوە سوپاسی هەر هەمیان دەکەم و مەمنونی هەرێمیانم. بەڵام وەکو بە شێوازی ئەوە لەو سەردەمی ئەوە نەبووە یەکگرتووی ئیسلامی خەڵکی بکاتە یەکگرتو بلێ کاکە ئەتو ئەندامی فلان ئەتو ئەندامی فلان ئەتوم لە ئەندامی دەرکرد. ئەو شتم بینی ئەوێ ڕۆژێک گوتی على ئەساس کە ئەنەما ئەمن یەکگرتو بووم، یەکگرتو ئەمنی دەرکردیا. ئەمن وەکو برادەراتی وەکو دۆستایەتی لە یەکگرتووی نێزیک بوومە بە حکمی ئەوەی کە مەڕاتبی یەتیمانمان لەوان وەرگرتیا، بەڵام هیچ ڕۆژێک یەکگرتو ئەمنی دەرنەکردیا. و ئێستاش ئەو کەسانی قەدیم کە لەگەڵیان دۆست بوومە و برادەر بوومە و ڕوح بە ڕوح برادرین، هاتوچێ عائیلیم لەگەریان هەیە، ئەوان هاتوچێ عائیلیان لەگەر من هەیە. یعنی ئەوە بختالەکە کرایە نازەم چێ لۆتوی کردیا. الله هیدایەتی بداتن. ئەگە هەر مەقسەدیشی بغز و ڕقوچینێ الله تۆڵی لێ وەرگرتەوە ئینشاءالله. بۆ خۆم زانیاری لۆماندێ ئەوە زۆر باشە ها گفتوگۆ دەکەین. باشە مامۆستا ماڵێ فەرموون. مام قادر دەربارەی کۆمەڵش نازانم گوتو بتان کۆمەڵی ئیسلامی و ئەو دەرکرایە. نام گوتی کۆمەڵ قبولی نەبووە ئەبەد شتیوان نەبووە لە ژیانم. ئەم نەچیمە داوا بکەم بڵێم کاکە کۆمەڵی ئیسلامی ئەم دەبمە ئەندام لە کنەنگۆ و ڕێزیشم لە بۆ کۆمەڵی هەیە. هیچ گرفت و کێشەکەم لەگەڵوان نییە، لەگەڵ هیچ کەسەکی نیتم کێشە و گرفتن. بەڵام وەڵڵاهی کاکە ئەو قسانە درۆنە، وەڵڵاهی لە درۆ زیاتر هیچ کەنیە. باشە ئەی ڕەبتت بە ئەنسار ئیسلام؟ سەردەمی ئەنسار و ئیسلام منەوە ڕۆژێ ڤیدیۆیەکیشم بڵاو کردەوە، وەنەبی بڵێن جوابی جەنابەت هەر دیارە ڤیدیۆیەکە نازانم ئیتوب بڵاوت کرد بووە ئیتکە بوو نازانم. سەردەمی جوندی ئیسلامی من منداڵ بوومە و پاشانیش ئەمێن بابم نەما بوو، کۆمەڵک یەتیمم لەسەر بووە و لە دارەتوش لە 86ەوە ئەمە لە دارەتویمە. ئەگەر یەک ڕۆژ لە دارەتوی دەرچوو بووم دارەت و هەموو دەزانی هەمووی. نە ڕێخستن بووی خەڵکتان دەدا مەسەلەن برادەرەکانت هەموو جیران لە یعنی آخر یەک دقه یعنی ئەتو پرسیاری ئەوە لەم دەکەی جوندی ئیسلام دوای باسی پرسیاری ڕێخستنی دەکەی. ئەنسار خەڵکت ئاوەکو ڕێخستنی شلویان کردیەوە نەچێ شاخ آخر یعنی لۆ چێم کردیا من لۆ ئەنسار الئیسلام. والله ئەتو تەمعەن ئەمن وشکۆتم بەتوم گۆ جەنابەت شتێک ئەگەر شتێک وەنەبی نەتکردبی خەڵکی دارەتوش هەموو شاید ئەگەر یەک ڕۆژ ئەمە چوب مەولەگە یەک منداڵ یەک نەفەر ناردبی تەمعەن ئەو کەسانی کە منداڵیان ڕۆیشتیە ئەوان دەزانن چێ منداڵیان ناردیە. ڕۆژێک لە ڕۆژان هەلەو دقەی خۆم ئەوە ئەمن بەرپرسیارم ئەگەر یەک نەفەر ئەمە ڕەوانم کردبی وەلەو کاتی ئەو کاتی ئەم تەمەن منداڵ بووە ئەگەر یەک نەفەر ئەمە ڕەوانم کردبی با نەفەرەکە بێ برێ کاکە ئەمن ناوم فلانە کوڕی من ناوی فلانە ئەو مەلا عومەرە ڕەوانی کردیە هەتا ئەمن بەرەو ڕوو تەلەفۆن لە بۆ قادر نادری بکەم بڵێم کاکە ئەمن درۆم کرد. نانە دوور لە ئەوەی تۆ مامۆستا مالی چەندی دەرەی منداڵ بووم لەو دەمی ئەمن موالید عەفتا و شەشم. بەڵێ 76 لۆ 2000 تقریبا 18 ساڵێک دەکا بە هەر حاڵ 17 ساڵ دەکا. چەند ڕۆژە گیرای چۆن بوو چەند بەڵێ بەس بە برای خۆ بدەم فەرموو. ئەو شتە گەورە گەورانەی دەڵێن و ئەو تەمەنە گیچکەی من 16 ساڵیەکی ئەخر نازانم یعنی بەخۆت وەکو خودی خۆت ئەمن پرسیارەشە جەنابەت دەکەم جەنابەت بەخۆت ئەوە دەستە عەقلی نه 16 و 17 تقریبا عمرەکە ئەدوو دەتوانی بڵێ لێرە لە هەموو دنیا هەتا 18 عمری نییە بۆ خۆت دەزانی یعنی پاشان ئەگەر ئەنساریش ببی یعنی ئەوە فەرقەکە لە چاو ئێستاکەت بەنمونە ئینسان بن 18 و دوای 18 ئەمەش یعنی باسی لە 2000 مان کردی خۆ نەمان گوتی لە 2020 ئەتوو هەوت. بەڵێ بەس سوێن بەو خاڵقەی ڕوحی منوتی بەدەستا والله سوێن بەو خاڵقەی ئەگەر ئەمن ئەنسار بەمای ئێستاوەم دەگۆ ئەگەر ئەمن خەڵکم نارد باوەم دەگۆ ئەگەر ئەمن ڕێخستن بامایەوەم دەگۆ. بەسێزانە کتینایەک لەوانە لەو کەسانە بووە کە مێردەکەی لەگەر ئەنسار کوژرایە وەکو نەوعێک لە پشتگیری کردی دوایاننا یعنی ژن پشتگیری من بکە نا یەکێک لە هاوسەرەکانت هاوسەرەکەی کۆن ئەنسار نەبووە کوژرایە
ئەو چێ پرژیری منی کردیا نا يعني ئەوە عەقلە پاڵپشتی بووە یعنی پاڵپشتی بووە يعني منەوە يعني پرسیارە لێ دەکەم يعني یەک دقە کا قادر بەڕێز ئەتوو پیاوەکی بە خۆت ڕۆشنبیر و پیاوەکی تێگەیشت و عاقلی يعني ئافرەتێک لە بۆ نمونەی داعش بوو پیاوەکەی داعش بوو ئافرەتێک پیاوەکەی داعش بوو دواتر ئەو ئافرەتە يعني لەبەر مەسەلە تۆمەت و لەبەر ئەو مۆزوعانە کەس نەیخوازی ئافرەتێک پیاوەکەی خۆی تەقاندەوە دواتر ئەو ئافرەتە کەس نەیخوازی ئافرەتێک پیاوەکەی جندی ئیسلام بوو دواتر یعنی کەس نەیخوازی یعنی ئەوە چ عیلاقەی بۆ مۆزوعەیە من وەکو دەرم بەلەوە بچینە دەرە بەس قەزم لەوە دێ مامۆستا ئەنە بەڵێ کا قادر بەڵێ لەکنەمێن جەنابەت ڕێزێکی گەورەتێ نە لەکنەمێن لەکن کۆمەڵک خەنارم لەکن هەموو خەڵکی لەبەر ئەمش لەکن هەموو خەڵکی ڕێزم نییە بەڵام لەکن خەڵکی باش و لەکن هەندێک خەڵکان جەنابەت ڕێستەیە ئەنی حەزم لێە پرسیاری وام لێ بکەی یعنی پرسیارەکان لە ئاستی ڕۆشنبیری جەناب و خۆت بیتن یعنی نەک پرسیاری بابەتی مەسەلەی ئافرەت تەلمیح دەدەین لە هەندێک شت تەلمیح دەدەین بەس قەزم لەوە دێ نەک تەلمیح دەدەین یعنی حەزم لێیە یعنی شتێکی وەها نەکەین بڵێن بابەتەکانمان بابەتی عادی ئافرەت و شتیا لە ئەوەش قەزم لەوە بوو یعنی ئەوان بە من گوت کە ئەتوو بە خەڵکت دەگوت ئەمن بۆ خۆم هاوسەرێکی ئەنسارم هینایە نەوعەکە لەوەی پژگیریە بەهەرحاڵ با لەوە بچینە دەرێ مامۆستا لۆ چ گیرای لەو وەختی لۆ چ گیرای بەس دقەچی بەشێم گوتیا برا قورسە ئێستا ئەمن خەڵکێک زانیاری بداتە من ئەمن بێن بڵم وەڵی ئەوەیە تۆ گەرانتی دەکەی کە نەجێ یەک قەوس تۆ گەرانتی دەکەی کە خەڵکێک زانیاری دەداتە ئێمە نەجیرێ بنمونە نانەکە کا قادر گیان ئەمە لەو کەسانە دانیمە لە دوو ئەو مۆزوعانە بگەڕێم خەلکی بەگرتن دێ ئەمن ئەو کەسێ ڕقەمی من یەکەم دقەی وەرگرت لە بۆ تو دەزان ئەوە بڵاو دەفتەوە یعنی ئاسایش دەیگیری ئاسایش وا بە خۆت دەزانی خەڵک لەسەر کۆمنتی ئێمە ئەمن لەسەر دەستی من پێم خۆش نییە کەس بگیرە لەسەر دەستی من لەبەر ئەوەی پێم خۆش نییە پەنجەی ڕەحمە لەداخ بەس دقەچی مساعدەی براتکە پێم خۆش نییە ئەو کاقادر نادریوە ئەم قسەی لەگە دەکەم کۆمەڵە خەڵکێ کەیفی پێنای حەز ناکە بۆ ئوستوبەی لەم لەگەت و قسەی بکەم پێم خۆش نییە جەنابەت پەنجەت بریندار بێ نەک ئەتوو هەموو مسلمانێک پێم خۆش نییە پەنجەی بریندار بێ لەبەر ئەوەی ئەوە یعنی ئەوەی مسلمان بی ئەوەی دڵی پاک و خاوێن بی حەز ناکە بە ئازاری یەک نەفەری مامۆستا شتەکە ڕەبت بی بە تۆ منام زۆر ئاسایە ئێستا ناوتم پێدەگوت بەڵام کێشەکە ڕەبت بەتونیە کێشەکە لەوەیە ئاسایش گرنگی نییە بەرحاڵ با نەچینە سەر نیم ئەتوو پرسیار لە من دەکەی دەڵێ ئەوە دەڵێم وە نییە ئەوە نییە مامۆستا لە 2000ەکانە چ گیرا بووی ئەتوو 2002 بوو 1 بوو 3 بوو شتەشی وا بووە لە 2000ەکان نەبوو لە 2000 نازانم ئەو کاتەی فەڕەنسا ئەوە بوو خەڵکەکی زۆر یعنی خەڵکەکی زۆر گیرا یعنی وەکو بڵێ ئەوەی ڕیشی هەبایە دەگیرا یعنی خەڵک هەبوو ڕاید بوو هەبوو گیرا بوو هەبوو نەقی بوو گیرا ئەمنیش وەکو ئەو خەڵکەی گیرا دوای جیرانم کە ئیسپات بوو کە ئەمن یعنی هەر ئەوها هیچ پەیوەندێکی بە منێ لە هیچ مۆزوع و لە هیچ بوار و لە هیچ شتێکی ئەمن بەربوو باشە ئەلی کاگەسکە مەلا ئەسکەندەر وەزان مەلا ئەسکەندەرە وایە نە هەڵە نەبم کاک حەسەن مەلا ئەسکەندەر هەیە وەزان یەک گرتوو بووە مەلا ئەسکەندەر یەکگرتوو بۆ ئیمام و خەتیب بووە برادرم بۆ جیرانیشم بەڵێ بەهەرحاڵ ئەو کات گیرا بووە نییە ئەو گیرا بوو نەخێر ئەو نەگیرا بوو ئەسکەندەر نەگیرا ئەو دەمی نەخێر نەگیرا ئەسکەندەر ئەدی حەسەن ئەدی ئارام حەسەن چێ وەڵڵاهی نیان ناسم ئەمن ئەوەی بناسم ناوت پێ بڵێم بەهەندە ناوت پێ بڵێم ئاراسی وایرمەن کاک سدیق کە ستۆدیۆ شادی هەبوو ئەوانە هەموو چاردەوروبەری تو بوونە هەمووش لەسەر ئەنسار کاک سدیق تۆ مارگای شادی هەبوون سوێن بە ئەڵڵا نایناسم سدیق تۆ مەرگای شادی هەبوو ئەو گروپە ئاراسی وایرمەن ئەسکەندەر حەسەن ئارام بەنمونە ئەوانە هەموو لەسەر تۆمەتی ئەنسار چەند ساڵێک گیراون و بەڕێزش لەگەر ئەو گروپە گیرای
چەند ڕۆژ آخر ونيا آخر أجا بي أتجينا براقرة بسيارة يعني أمش أخوانيا كاكا والله برام ونيا سين بقى الله ونيا أو ما مستا أسكندر إمام خطيبة لقد الرشي إمام خطيبه استاكش عاليا هر إمام خطيبة ونجرا يقدق نجرايا نمزان يجرابي أدي حسن وآرام وآراسي وآرمن تو مرقيت أو بس جل براد راقرة أو ناواني كأتو باز دكي سين بقى الله نايناسم بس آرازك أبو آراز وآرمن يقرتو إسلامي بو أو آراز جيرا لقمنيش نجرايا جيرا بلام دم دس بربو لبرويش تشي لسم يقرتو إسلامي بو آخر أو جروبه همو أنقول لناو يقرتو يعني بابلن هاو صوص بولنا يقرتو سكو يقرتو ما حزبي كم آخر أو جروبه يعني بناوي رابطة بونها أو كاديش عندك وابو يعني بداية تكاد جانك ما قادر أتو بسيار لمن دكي ويا بسيارك ولامد لمن دي ونيا بله عمن بتو داليم سوين با الله نلقل أو جروبي بما نلقل وان جيراي ما وندي الناسم إذا نظام لو يقتو باور دكي وباور كي لا تو ملاج عيني أو خلكانش أو الجيانن بشرشان تم دقيقة ناوم هنانا يترأو دقيقة سروان أو خلكانا بابزان كاردانا ويانس دبي بنمونا وانيا بالتأكيد غلط بو ما مصالي الرا داوي لي بردن ده كم دبر يدبي والله أمين تمان هبي أجر تومت مان ويك درس كد بس أجر راس يجبين تكون مرزنية أتو وكو حاكمك جيلها همولا أجر دقري بس دواي أو استنتاز ذكري ونيا بيجمان أتو أجر شك بيناله والله أمين دل نيامة غلط يعني تيجي نارم أتو غلطي تسكتو قصي لبوت كرايا دل نيامة لوي كغلط يعني بيجوتي دل نيامة لوش دواتر داوي اللي بردنم لاوي بريم داوي اللي بردن دكي بس دل نيامة لوي بيداتنو دكي كهلبوا بله چون كلبروي أو تمنانو أو ظروفاني كأتو باز دكي يعني تمنو مواليد بيمن شازده وعفده وأوانه بوا أو تمنانش يعني وين يعني تمنش من دالي أو هلا أما بخوك عائلتي أو كاتي عائلتي فقير ونبون باب من ما بكم ملق يتيم لبرد لسرشاني بو خشكو براكانم يعني أو وين وأمداء من شكيش أو ذا إبراد سوم بوا أقام ليه بس ناس لا بروشتي بريفاتا لا أو بيوندي أو ذا بس كاك قادر يبرس بله يعني هندك شتى مثلا لبون من أمنا ما مستاهل شيء ديكا ما مستاهل شيء ديكا مثلا بنمونا ما مستاهل أجر أو دوسي بسياريان بجناب تقول أو بسيارة كان دائما نائما مستاهل كي يكسر شيء ديكا رازبو يعني أو لموضوع شيء دقور دري أجر أو قصانة باز بكري وبقوتري لقال أو بر الريز واحترام له جنابد يعني هر عزم لي وقت يجيش تنسك جنابد بيجي ديكته يعني أو نازنم فيم وايا وكو بلي هم إنسانك يعني هالي دكاتين كزني بيه هلا بلا سن أو زاوية بس أمن فيم وايا أمن فيم وايا جنابد مسلماني أموان فيم وايا نازنم وفاشان فيم وايا لداكو بابشي مسلماني وقناعاتي قناعاتي شمنية داكو بابي توج رازي بي كأتو دسكاري إشي ما مستعني آيني وكيكا لكاتا شي مثلا هيت بيوان ديشان بجنابد ونبيتن أو أنا وكو براتي وكو رخنك بجنابد نق وكو أوي بلين إخوان خواصليت عاجزيننا بس يعني براستي أمن فيهم أو هي سودو استفادة شي لو موضوعيتي داني يعني لا ما مصام بالا إجابة دم من بخوم رسمي دايكم كنويش دكا بزلي كردواري خومان كزور مسلمان عننا بقول تزاني لا بروفايلي خوم دانا ليش شكل أكاونت كان بلا ما مستا ايوه ملايشي آينين وروجانا بصدان كس بتابتي ألين شموان بصدان كس ديت سر دقريت شتاني ودقريت يعني بشكل ناو كوملقا تأثير تانية بالتأكيد إيشي ما خلكانك بأنا لين هالروج نعمنوس خلكانك كسشي وا ديار لناو كوملقا إيشي بسيار بكا دفتقو بكا دمقين أنا عدلو أو باوري أتو ادعائي دكي ونيا ما بابتين السر شون باشن ئەوە بەشە شتی بەشەکەی تر ئێستا درێژەی پێدەن مەسەلەی مامەڵ ئەو داو دەرمانانەی دەدات بە ناوی جن هەڵوێستی سیاسی خۆی مەلاکان
وهەڵوێستی لەسەر ڕهابی پارتی چێچنیە. بەڵام ئەمە لەسەر ئەو بەشە ئەوە بڵێن من هاوڕێیان بابەتەکەم کورت بۆ وەختی گەرما و گەرمی ئەوەی سەمسەماڵ بوو نووسی کە باگراوندی ئەوەی کەسە چی وایە مامۆستا مەلا عومەر وایە کۆن یەکگرتوو بووە دوای ئەوە بوویتە ئەنساڕیان جوندە نازانم چەند جیاوازیان هەیە بەڕاستی دوای ئەوەش هەوڵی دایە خۆی نزیک بخاتەوە لە کۆمەڵ قبوڵیان نەبووە یەکگرتوو کەزانیتی لەگەڵ ئەنسارە دوورە پەرێزیان خستەوە ئەوانە شتی گشتی بوون ینی پرسیاری جەوە نییە ئینسانەکە لە تەمەنێکدا بوویتە ئەندامی ئەوانە کە ئەو نەفی هەمووانی کرد کە لە کاتێکدا بە من ئەوە بە پێی ئەو بە دواتچوونەی لەو دوو ڕۆژش کردیتم نەدەبایە مامۆستا نەفی بکە ئەرچە نەونەوە ئاگلای ئەترافی کرد لە فترەی جوند ئەگە سەیری گوتارەکەی بکەنەوە کۆمایە دەنگەی هەردوو لامان ئەڵێ مناڵ بووم بەڵام هاوڕێیان با یەکەم شت ئایا تەمەنی 76 بەخۆی ئەڵێ تەمەنم 76 لە بۆ 2001 کەم ئەمن کە لە حسابات غەڵەتمشم کرد لەوێندەر 24 ساڵ بە 24 بۆ 26 دەکە ئەو تەمەنا زۆربەی هەر زۆری خەڵکی کوردستان یعنی چەند منداڵێکی هەیە 24 لە بۆ 26 ساڵ تەمەنی مناڵ نییە من غەڵەتم کردوتم 17 نییە 24 و 25 تەمەنێکی زۆر کاملە یعنی ئەو زۆر تەکید دەکاتەوە درێ وەختی جند ئەمن ئاڵ بووم وابووم بەڵام نەیگوتێ من ئەڵێ تەمەن بچووک بووە دەقیق بین ئەوە هەڵەیەکە مامۆستا تێکەوتووە 24 و 25 بووە کە نەدەبووە مامۆستا لە 76 بەخۆی دەڵێ تەمەنم 76 لە بۆ 2002 و ئەو برادرانی بە منیان گوتیان لە 2003 بە ئێمەی گوتووە بوو بە ئەنسار و لە سەفرە شتیوالا من لێرە داوا لە جەماعەتی یەکگرتووی ئیسلامی دەکەم لە دارەتوو ئەوان محەک بن وایان بە من گوتەوان مامۆستا مەلا عومەر من هیچ نازام لە سویدم بە زووتیان داوا بکە لە مەلاکانی و لە یەکگرتوەکانی 2000 لە دارەتوو بڵێک ئایا مامۆستا مەلا عومەر ئەو کات یەکگرتوو بەکات بۆ هیچ عیب نییە هیچ یەکگرتوو هێزەکە خەباتەشی مەدەنی دایکا لە بداتەوە ینی لەگە توندوتیژی نەبوون ئەوەکو ئیدعاءات و ئیشکردن بە ئەوان بڕیار بدەن مەسەلەی کۆمەڵش و یەکگرتوو بۆیە من نووسیم لایەندا لەبەر هەموو کەس دەزانێت یەکگرتوو کۆمەڵ چەند ڕقیان لە ئەنسار دەتەوە یەکگرتوو کۆمەڵیش ئەڵێن هاوڕێیان ئەو زانیاریان وتێ دوژمنی لە پشتەوە زۆر دژ بە یەکن یەکێکی بتە کۆمەڵ یەکگرتوو ینی ئەو شتانەیان گەلێک زۆرە بە تایبەتی یەکگرتوو کە هەستی پێکرد ینی داوا لە یەکگرتوەکان دەکەم بە ویژدانەوە ئەوان بابێن قسە بکەنەوە بوارە وایان بە من گوت کە ئایا مامۆستا مەلا عومەر هەوادار و ئەندامیان بووە کە من هەروام نووسیوە و دوای ئەو کەزانیتیان لەگە ئەنسار نزیکە بە ئۆتۆماتیک دووریان خستیتەوە کەەوە شتە شێندە گەورە نییە بۆ مەسەلەی ئەنسار منکردنی ئافرەتەکەشم هێناوە ینی بە خەڵکی وتوێ خەڵکی پێیان گوتی لۆ بە خۆت ناچێ شاخ ئەمە هەندە وتی ئەمن ژنیەکێک لە مجاهیدەکانم هێنایە ئەو کوپاڵ پشتی بەڵام ئەمن لێرەدا داوا لەوانە دووبارە دەکەمەوە مەلا ئەسکەندەر کە من ئەلێرەوە بڵێم مامۆستا مەلا عومەر ئەتو باش دەزانی دوو مەلا ئەسکەندەر هەیە لە دارەتووی یەک لە مەلا ئەسکەندەری سەرووی دارەتوو هەیە کەەوە گیرا بوو وە ئەنسار بوو حەق نەبوو ئەوە لەگە من بکەی ئەو مەلا ئەسکەندەرەی ترکە لە دارەتوویە تۆ ڕاستەکەی بەڵام تۆ ئەو باگراون نەدەبووە مەلا ئەسکەندەرەکەیت کە گیرایە هەموو ئەوانەی باگراوندی جوند و ئەنسار و یەکگرت و کۆمەڵ ئەوانە یەکتر دەناسن بە ئەوان محەک بن لەسەر ئەو شتەی ببورن با لەسەر ئەو شتەی ئەوان محەک بن ئایا دوو مەلا ئەسکەندەر هەیەیانەوە مەلا ئەسکەندەری سەرو نۆ کەسی لە ئەنسار گیرا نۆ بەخۆی و نۆ کەس گیرایانە دوو مامۆستا یعنی من ئەوە قسەی وانە گوتیان لێ بێم نەتبە دەبەرەوەی ئەمە ناوێرین بێن ئەتراف بکەین خەتەرە ئەم دەزانم مامۆستا مەلا عومەر بەگرتیان نادایان خۆ نایانگری دەستگاکی ئەمنی هێزی سەربازی نییە بەڵام ئاسایش ئەوە دەکە کە خەڵکێک زانیانی داتم هەموو کەس دەزانی مەسئوول یەکەمی ئەنسار لە هەولێرێ مامۆستا سدیق وە کە تۆمەرگای شادی وە بە مامۆستا سدیق بەناوبانگ بە ئەگەنا من ئەوە نی مامۆستا سدیق تۆمەرگای شاد بووە کە ئەگەر لە ژیاندا مایە
بە منیان گوت وازام نمایە دیسان بەگە قاعدە ئەوانە کەتیە ئەوە تەسچی چەند کەسی کردیە بڕۆ لەگە مەلا عومەر قسە بکە یعنی دوو کەس لەوانە گوتیان ئەوە بەمەی گوت بڕۆ لەگە مەلا عومەر کە ئەندامی ئێمەیە تعلیم وتیان هەتا تەنزیماتی ئەنسار یەک بووە وەکو ڕێخستنەکانی کۆنی شاخ بووە هەر کەسە یەک کەسی دەناسی ئیتر مەلا ئەسکەندەری سەرو دەڕم نەک ئەو مەلا ئەسکەندەرێکە و مامۆستا و مەلا سدیق مامۆستا سدیق و ئازاد و ئاراس ئەوانە هەموو جیرانی هەریش چەند ساڵێک چیرا وتیانە من لێی بێم نەدووە لێی بێم نەدەوە کاسترۆ هەبووە ئەنسار بووە کوژرایە دەڵێن مامۆستا مەلا عومەر ڕەوانی کردیە ئەوە لە دارەتووی حەسەن هەبووە و دوو کەس لێی نزیک بووە ئەڵێن گومانی پارتیبوون هەیە ئەحمەدی ساردەمەنی کاک مەریوان ئەمن تەلەفۆن لەگە ئەو مەریوانەی کرد کە هەموو کەس دەزانی زۆر نزیشتی هەروە قسەی کرد کار نایناسی بەهەرحاڵ ئەوە شتەکە هاوڕێیان ئێمە ئەو شتانە هەندە گرنگ نییە ئیسلام یەکگرتوو بۆ کۆمەڵ بەس کادیرەشی ئەوە بووە کادیرەکی ئەنسار بووە وا دەڵێن ئیتر مەرجیش نییە قسەی ئەو سەرچاوانەی بە ئێمە دەڵێن بەو ناوانەش کە من هیوادارم یەکگرتوو کۆمەڵ و ئەنسار و جوندل ئیسلامەکانی ئەو سەردەم کە خەڵکی خۆندە کۆ نییە 20 ساڵ لەمەوبەرە بێنە دەنگ و مامۆستا تەمەنی کە دەڵێ من گەنج من تەمەنێکی زۆر بچووکم هەبووە مامۆستا 4 لە بۆ 26 تەمەنی بچووک نییە و کە بە خۆت دەڵێ ئەوی ڕشی هەبووە گیرایە هەنی وەکو سەرنج ئەو سەرنجایە هاوڕێیان من یەک خاڵیت کە دەڵێم کۆتایی پێدێنم دەچینە سەر بەشی دووەم مامۆستام پرسیارێکی زۆر ناخۆشم لێ کرد ئەنی بەڕاستی کە گوایە ئەوەی خەڵک هاک دەکا و بەڵگە هەیە لەسەری دڵنیابن من هەر ئەوەندە دەڵێم بەو دوو چاوای خۆم بەڵگەم دیتە بەڵام ناتوانم بەڵکە بڵاوکەمەوە کە خەڵک کە بووە وتیتی من هاکم کردووە بە ئەمری مامۆستا مەلا عومەر نەیگوتوە دارەتوو بەڵام ئەوە بڵێم ئەڵێ لە ئاسایش و لە مەلا عومەر پێی وتیمە بە چاوی خۆم بەڵگەم دیوە هەر ئەوەندە دەتوانم بڵێم یعنی هەموو وانەیە منیش دەناسن ژیان ڕقم لە درێەوە هیچ کێشەم نییە و مامۆستا مەلا عومەر ببوو مامۆستا مەلا عومەر نمونەی کەسێکی جوان بوو لە گفتوگۆکردندا لە ئاخافتندا و زۆر بوێرانە هەرچی پرسیارم لێ کرد بە دڵەشی زۆر گەورە وەریگرت کەم دەستخۆشی لە هەموو ئەو خەڵکانە دەکەم بەڵام ئەمن مامۆستام پێشم گوتی بە چاوی خۆم بەڵگەم دیوە کە بەس ئەڵێ مەلا عومەر نازانم چەند مەلا عومەر هەیە بەڕاستی نەیوت دارەتوو بەهەرحاڵ هاوڕێیان با بجێ لە بەشی دووەم ڕابگرن کە باس لە جن دەرکردن و کە کۆمنتاریشە سەر ئێمەدایە لەو ڤیدیۆی کە ئەو کچەی قوتار دەکا یعنی ئەمە تەوهینمان پێ نەکردیە و ئەو بۆن و میمۆری تەوزیع دەکاتن بە 15,000 کە خەڵکی دارەتوو دەزانن ئایا ڕۆژێ 30 کەسە هەفتەی 30 کەسە کە وەک بەخۆی بانگەشەی کرد وتیانە من ئەوش پێ بڵێ با خەڵکی دارەتوو بانگەشە بکەن یان بە سەدانە کاتەچ خۆش لە بۆ بەشی دووەم ناچمە سەر هەندێک مەسەلەی مامۆستا و قەت ئەوەت نەکردی ینی وەکو خەڵک بڵێ ئەمن دەتوانم شت ببینمەوە شتێک دزرابی شتێک بردر مەسەلەن بە جنەکانی من جن ئەتوو وایە دەتوانی دز کەشف بکەی دەتوانی شت زۆر بکەی ئەو شتانە ناکەی ناجانەکە من ئەوێ ڕۆژ بەرنامەم لە تەلەڤیزۆنی ئەمن بە خۆم باسی ئەو وەزعانە دەکەم کە ئەوە غەیب کەس نازانی لا يعلم الغەیب إلا الله کەس لە غەیبی نازانی بەڵێ ئەی مامۆستا نەک جارێک وتاری باسم کردیە لە تەلەڤیزۆنی باسم کردیە بەڵێ ئەی ئەو شتانە چییە دەڵێن لە دوکانە کتەیە دوکانە کتەیە لە دارەتوی وەنیا مەل پێڤێسەیە وەنیا قوموچیمە تۆش والله دووسێ دوکانم هەیە ئەلحەمدولله پێڤێسێ قوموچی من تو بەڵام ڕۆژی شەموان ئەتوو بۆنەک و میمۆریەک نافرۆشی بە 15,000 ناوەڵام میمۆری تێدا نییە بەڵام
5 پارچە ئەشیای ئەو شتیان دەیاندەینێ هەندێکان 10,000 دینار هەندێکان 15 لەوەش ئەمە بینایەکی گەورەم هەیە لەوێن دەرێ ئەو بینایە کارەبامان لەسەرا کارەبای ئاهلی و کارەبای حکومی وە شوێنە کەشمان لەسەرا ئەوە جاران کاتی خۆی ئەمە کەسێک داهاتێکنەما پێویستی بەو شتانەی بکە ئەمە دەماندایە دەمەگوت بڕ لە بازاری بکڕا پاشان چەند بەڕێزەکی وەکو قادر نادری هاتە لای من گوتی مامۆستا ئەتولۆ ئەوشیان لێکوانە نابی مەسەرەن لە بۆ نمونێ ئەم لە ڕانی هاتیمە لە سلێمانی هاتیمە لە قەڵاتزێ هاتیمە شارەزای ناو بازاری نیمە ئەتو لێرە زۆر ماندی کابراک لە ناو بازاری دانیشتیا هاوین و زستان لەبەر سەوبە و لەبەر سبریتیا شتەکەمان دەداتێ زۆر گرانیشە تەنسیقەکەت هەیە لە گەرمی گوتم ناوەڵە تەنسیقم نییە لەو بەچەند ئەوانە گوتیان کاکە بەستی 5,000 بە 40,000 بەو بابەتانەیە ئەو ئەشیانە هەستان بەخۆم بینە لە کنە خۆماندانە وەکو چیە ئەو ئەشیانە مامۆستا چیە ئێستا پێت دەرێم ئەو ئەشیانە مەسەڵەن لە بۆ نمونێ ئەحشابە هەموو شتێکم هەیە دوکانی ئەحشابیە بۆن نادەی بۆن کە خۆیان بابا بۆنمان هەیە بۆنمان هەیە هەموو شتێکمان هەیە هەموو دوکانی ئەحشابە دوکانی مامۆستا ئامانجت چیە لەو بۆنەی یعنی تو دەرێ مەسەڵەن لەگەڵ جن ئیش ناکەم بەڵام ئەو بۆنە لۆ چییە دەیاندەیە ئەو بۆنە حیاتەکەی من با ئەتوو بزانی و هەموو خەڵکیش بزانی ئەو بۆنە بۆنی مسکە بۆنی مسک ئەو کەسانی کە نەخۆشی جنۆکەیان هەبی جنیان لە قەلبی بی ئەو بۆنەی لە سەر پەنجەکانیاندەن لە سەر پەنجەی پێ و دەستیان دەدەن ئەو جنە وەکو ئەوە سەری بکەی ناو زێراوی ئەوها پێی ئیسعاز دەبی ئەو جا پێی دەڵێن لە مۆبایلەکەی خۆت سوڕەتی بەقەڕەی بە هیتفۆنی جێلی ڕابگرە سبەینێ جارێک ئێوارێ جارێک ئەوە بە وەزعی پێچا دەبیتن بە تەجروبەی ئەوەندە ساڵی کە بەخۆم تێدا بوومەوە تەجروبەی هەموو مامۆستایانی کە ئەو ئیشەی دەکەن ئەو مامۆستایانی ئێستاش کە لەسەر خەڵکی دەخین هەمویان کە ئەوەی نەخۆشی جنۆکەداری هەبی بۆنی مسکی بەکاردێنن ئەو بۆنە مسکە ئەو معنای ئەوەی نییە تەنسیق لەگەڵ جنێ مانای ئەوەیە جن لە قەلبی خەڵکەکەی دەردەکەی بەڵێ باشە مامۆستا ڕۆژانە چەند کەست هەیە چەند خەڵک دێتن ئەو شتە لێ دەکڕیتن بەخوای کڕینەکە نا بەس خەڵکەکی زۆر دێتەکەنە من هەتا برێ خەڵکەکی زۆر دێ بەڵام شەر نییە ئەو ئەشیای بدرێتە هەموو خەڵکەکان لەبەر ئەوەی هەموو خەڵکەکە لە بۆ نەخۆشی جنی نییە مەسەڵەن لە بۆ نمونەی مەسەڵەن دوو کەس دێتەکەنە من لە ماڵێ لەگەڵ یەکتری گونجاونینە لەگەڵ یەکتری پێک نایەن مەسەڵەن مامۆستا گیانیەکەی دیکە خەڵکەی دیکە یان بە تەلەفۆن لەگەیەکی قسەیان کردێ گوتیان کاکە ئەوە سحرت لێکرا یان جن لە قەلبیە ئەوانە ئەمە قسەیان لەگەڵ دەکەین جاری وا هەیە بەپێی ئەو ئاەت و فەرمودانی کە لە قورئان و لە حەدیثی هەیە هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ئەمە بەو قسانە ئارامیان دەکەینەوە ئەو پێویستی بە عیلاجی نییە دەبینی جاری وا هەیە خۆ هەموو مۆزوعەکە لە بۆ بابەتی عیلاجی نایەن ئەو قەلە بارغیە جاری وا هەیە لە بۆ هاوکاری دێستا بەس ببینە ڕۆژانی مثلەن ئەو چەند ڕۆژانەی کە بخۆم بڵاوم نەکردەوە لە بەرەوەی دوو کەسی وەکو ئەو خەڵکانی کە ڕخنیان گەیاندە جەنابەت ئەو ڕخنانە دەگەینن ئەگەرنا مەسەلەن لە بۆ نمونێ ئەمە هاوکارێکی زۆری ئەو خەڵکانە ماکرد ئەو قەرە بارغیانە دەبینن لەوانەی بڵێنەوە هەموو ئەو بابەتەیە مەسەلەن لە بۆ نمونەی لە ڕۆژی عالفەی نزیکەی 170 عائلە 150,000 مندانی کرێتی ئەو قەرە بارغیە لەوێن دەرێ بووە ئەوانەی مەسەلەن هەم عالم دەزانی یەتیم 110 یەتیمم لەکن بۆ هاوکاریمان کردیا مەسەلەن زەکاتی فترمان لەکن بۆ هاوکاریمان کردیا ئەوە وەکو تازە کە باست کرد گوتت داکەم پرۆفایلەکەی ڕسمەکی ئەوهایە ئەو پارەنە شەملوانی بەتەنی ئیخۆم نەبی سەدانی وەکو کەسانی وەکو داش کرد وەکو کەسی داکت خاوێن بی بەڵام ئەمە ئەوڕۆ کە قادری بەڕێز نازانم ملەتی کورد تەبیعاتە چیە سبحان الله یعنی نازانم ئەتو هەر شتێکی بکەی ئەو ملەتە قەت لێ دڕازی نییە یعنی لە تەمەنی منداڵیمەوە ئەوە لە هەموو کەس دڵی هەموو کەسەکەت پێ رازی ناکرێ مامۆستا ئەوەندە دەمێ بەمام قادری برێم ئەوەندە دەمێ بەمام قادری برێم ئەمێن لە تەمەنی منداڵیمەوە ناو مزگەوتێمە لەو تەمەنی خۆم سپاس لە بۆ ئەڵڵای لە تەمەنی خۆم ناو مزگەوتێ بوومە لە تەمەنی خۆم مزگەوتم کردی الحەمدولله سپاس لە بۆ ئەڵڵای ئەوە من هاوکاری و خێر و ئەو خەڵکەم هەیە نازانم چه بکەین باش دەبین یعنی نازانم ئەگە تا ئێرە ئەمر خراپم کاکە شتێکم پێ برێن با بیکەم چاک پێ باش ناو خەڵک نانا قسە لەسەوە نییە مامۆستا ئێستا تو شتێک بەکاردێنی بۆنە ئەڵێن ڕۆژانە بەلای کەم لە شەموانت لە 300 لە بۆ 700 کەست هەیە دەیاندێ ئەو درۆی دەزانین لە درۆیە ئەو ژمارە نییە
نا والله برام وانيا چەند دەبی ڕۆژە ئادە شەموان ئەوەزەم شەموان دەکەوێت بەخوای الشەموان لەوانەیە طبعا قائمەکە ئەگەر ئەوە بی ئیشاڵە شەمووی قائمەکە ڕسمەکەلەوە دەگرم دەنێرم لە شەموان ئێستا 38 نەفەر دێتن 37 نەفەر دێتن 40 نەفەر دێتن جاری وایە 50 نەفەر ناوی دەنووسی لەو 50 نەفەری 25 نەفەر دێ 30 نەفەر دێ ئەو هاڵێ ینی بە بۆکو دکتۆر مەوعید وەردەگرن وەنیە ئارێ والله وەکو دکتۆر موعید وەردەگرن قوربان بەڵێ باشە مامۆستایان یەک پرسیار ئەمە لێ ئەگەر جن هەبی وەکو پرسیار ئەمە زانم لە قورئاندا بەس دەمێ بمگەێنی قەناعات مەسەلەن ئەگەر جن بتوانی بە جن عیلاج بکرێ گێنهێنی یان لە خۆتی دوور بێت و یان نەخۆشی سەیر نییە ئەمریکا و ئەوروپا و حتا پارتی وێچێتیش لە گەمە سسی خوڕەکانیان لە مێشک زانینی دژەکانیان بەکاری بێنن یعنی لۆ بەڵام ئەوە جن ناتوانێت ئیشانە بکە ئەتوو مەزا بۆنەی دەدەی هەتاوەکو لە جن دوور بکەویت جنەکە لی دوور بکەویتەوە ئەو جنەکە چ دەکاتن هەتا نەخۆش خەڵک پێی نەخۆش دەکەوی و لی دوور دەکەویتەوە کە بستە قەلبی نەخۆش دەبی وەنیە وەزعی تێکە چی دەزانین چ بکەین باشە دەزانین چ باشە بەڵێ ئەمێن نەخۆشەکت لەگەڵ بەرامبەردا بنێم بە ڤیدۆ ببینی چ دەکات چونکە توخۆ ئێستا تو شتێکی لۆ تو باسکرایوەکو خەیاڵەکیە بۆ نەچیان دەدەنێ بەو بۆنەی مەسەلەن جن دوور دەکەوتەوە ئەوە وەکو خەیاڵەکە لەکنەتو نا باواقع بواقع مەسەلەن ئەمە کۆمەڵک ڤیدۆمان هەیە کابرا جنی لە قەلبیە جنی لە قەلبیە لە بۆ نمونەی قەلبی تێکچووە مامۆستا ئەو شتانە گەلێک زۆرە لەوی تۆ بخاستنی ئەلیکەلە گەلێک زۆرە بەڵام پرسیارێک ئەو بۆنە لە بۆ ئەوەیە کە تو بۆنەکەت لێدا جنەکە بۆ بۆنەی پێ ئیسعاز دەبی قورئانی شت لێدا جنەکە دەڕواتن باشە یعنی جنەکە بە بۆنەکەی ناڕۆ بلێ بەتەنێ بە بۆنەکەی دەڕوا بە قورئانەکەی دەڕوا ئەو جەپاشان ئەو بۆنەش تەسیری دەکات باشەگە چۆن ناو قەلبی چی لێ دێتن بنمونە نەخۆش ئەگە چۆن ناو قەلبی دڵی تون دەبی ژانە سەری دەگری عەسەبی دەبی تووڕە دەبی ئەو شتانی باشە لۆ ئەوروپای ئەو شتانە هەشە تێکەچی جانەکەم لەوێش هەیە ئەگە هەبی لە هەموو دنیا هەیە وایە ناخۆ لە هەموو دنیا هەیە لەوێن دەرێش هەیە لەوێن دەرێش ئەوە لە بۆ نمونەی کوڕی پاک و ئەوانە لەوێن لەسەر خەڵکی دەخینێن و ئەوانی شەیتیان مامۆستا توخوای قەوز من ئەزام لێرەش چەندین کەسی وەکو تو ئەو شتانە دەکات سحر ئەتوو نازەم سحر ناکەی بەس مەسەلەن جن و ئەو شانە ناو پەناهەندەکان هەیە بەس من قەزم لە کۆمەلگای ئەوروپیە کۆمەلگای ئەوروپی لە هەمومان لە کۆمەلگای قەوز مامۆستا ئەو شتانە لەو کۆمەلگای شەرق هەیە لە ئەفریقای هەیە عەجەبەن وەرە سەیرکە سەحەتی تەندروستی ئەو ئەوروپیەکان کە زۆریان ئاتیستن واتەوانن ملحیدن باشترین نەخۆشخانەیان هەیە سەحەتترین مەزامن تو عمرمان هەموو 50 ساڵ دەمری وایە نە لە کوردستان 56 بە معدەلی دەمرن لێرە 120 ساڵ دەژین تەندروستیان زۆر لە ئێمە باشترە هەموو علم و تەکنەلۆژیا لێرەیە عەجەبەن لێرە ئەو جنا ئەو دەورە نابینی لێرە بە توپ شتەکە نەک بە خەیاڵ بە ئەوەیە من پێ بڕوان پێەیە باشە بۆ ئەمریکا و بەریتانیا ئەو هەموو خەستەخانەی دەکەن ئەگەر مەسەلەن لۆ حتا لە سعودیا لە ئوردن ئەو هەموو نەخۆشخانە گەورە دەکرێت لە هەموو وڵاتە ئیسلامیەکان وایان نا ئەوانەی عەقیدەی ئیسلامیان هەیە عەجەبەن لۆ ئیستیفادە لەوەی جن ناکەن وەکو ئێوە جوانە ئەوجا لە هەموو وڵاتە عەرەبیەکان خەڵکانەکەن ڕوقی دەکەن لە بۆ خەڵکی جن لە قەلبی خەڵکی دەکەن لە هەموو وڵاتە عەرەبیەکان هەیە لە هەموو وڵاتە ئیسلامیەکان ئەوە هەیە لە مەسەلەی وڵاتە ئەوروپیەکانیش هەیە بەڵام شێواز و دەرکردنەکەیان جیاوازە لەگەڵ شێواز دەرکردنی وڵاتە عەرەبیەکان ئەگەر تەماشا بکەین لە وڵاتە ئەوروپیەکان جاری وا هەیە ئەوان بە شێوازێک دەری دەکەن بە شێوازی مۆسیقای دەری دەکەن چۆن مۆسیقا مامۆستا زۆر چکۆم زۆر جێ دەدەمە مۆسیقای بنمونە داواکەم پێم بڵێ ئەوە نوکتەکە لەو بڵێم تخوا قسەی خۆر لە بیر نەچی لەسە هەندێ مامۆستا دووکانم لە برێدو بەس ئەمن عەزم لێ بەس نوکتەکەش ئەو قسەش لە بیر نەکەین نوکتەکەی خۆر لە بیر نەکەین باسی تەمەنت کرد تەمەن گوتت تەمەنی مە 56 ساڵ لە تەمەنی ئەو خەڵکەی تەمەنیان لۆ زۆرە دەزانین لەبەر چیە تەمەنەکەیان لەبەر ئەوەی ملەتەکەن
یەگرن ملەتەکن زۆر حیزباتیان تێدانە حیزباتی زۆر ناکەن ئیش لەسەر چاکەی دەکەن ئیش لەسەر باشەی دەکەن ئیش لەسەر ئەخلاق و ڕەوشی بەرز و جوان دەکەن یعنی ڕق و چینە و بغزیان لە بەرامبەر یەکتری نییە یعنی لە خۆیان شتی لە بۆ یەکتری دروست ناکەن ئیشی یەکتری بە گەورە دەزانن ئیش یەکتری بە گچکە نازانن پێنسا ئەو شتانەی تێدابی نەخۆش دەکەوی کە نەخۆش کرد ئەو کاتی بەڵێ تەسیل لە تەمەنی دەکات تەسیل لە پرسی دەکات تەسیل لە ڕەنجی ڕیشی دەکات لە ڕەنجی پرسی دەکات لە هەموو بابەتەکانی دەکاتن بە زۆرە نوکتەکە دوای دەچینەوە مۆسیقایەکەی ئانام قەزم لەسەوەی ئەوە لێرەش کەلتورە باوەڕی خۆیان هەیە خۆ ئێرەش کە پێشکەوتیە بە ڕۆژ پێش نەکەتیە بەنمونە ئەوە سوودیەک لە ماڵی مە ئیچی دەکرد ئیتر تەیر زۆر ئەمە لە زستانان خواردن دەدەینە تەیر گوتی ئەو لە کەلتوری ما نەفەر دەمری دەبتە تەیر بولبول و ئەو شتانە دێتەوە لێت نزیک دەبی سەیرم کرد بیست تەیر بوو کوڕتم بابە ئەمە هەمووی بابوو برام و دایکم مردیە یعنی حەفدەکەیت کە چێە وەرە بە من بڵێ بەنمونە قەزم یعنی ئەوانیش باوەڕی خۆیان هەیە بەڵام کە من مەبەستی ئێمە لەوەیە مامۆستا هەموو عیبادەت و بە خۆت نەخۆش بی ناچێ خەستەخانە بەرێ وەڵڵا ڕۆژ تەلەڤیزیۆنی ژوام گوت ئیش تۆرە بە ڕێزەکان دیارە ئەم دەستخۆشییان لێ دەکات بەخۆشم نەخۆش دەکەوم و خێزانم لەو ڕۆژانە زراوی ئەوەی هەبووە بەردی هەبووە ئەمە چینە سەردانی دکتۆرمان کردێ و دکتۆرەکانش لەگەم دۆستایەت و برادەراتێکی زۆر خۆشمان هەیە یعنی تو بە خۆت ئەگە سەرت بێشی حەبی پاراستۆل ناخۆی نا جانەکەم با لە ئیشەکان لێکتری ئەو ئاروز دەکەم ئەمێن جێ لە براد ڕاگرە ئەمن ئەگەر لە بۆ نمونەی ژانە سەرەکەم گرت بە دیلۆ ناخۆم بامش دەخۆم بەڵام ئەگەر ژانەسەری تەبیعی لەگەڵ ژانەسەری مەسەلەی جنۆکەی ئەوە عەرد و ئاسمانی فەرقە زۆر دیارە باشە بەس مەبەستی من دەزانین چی ئەوش نوقتەیە زۆر لە بۆ مەگرنگە چکۆ نزام مثال لە هەولێر مەسەلەی جادو نوشتا مەسەلەی مەسەلەی جن گەلە زۆر بووە وەختی خۆی وا نەبووە وانە باشە عەجەبەن ئەو هەموو وڵاتە پێشکەوتوی دنیایە کە ئێستا ئەو مۆبیلەی تخوا و دەنگە نازانەوە چییە مامۆستا لەلای وڵا ئەوە تەلەفۆنم لۆ دێ لەسەر زۆرم تەلەفۆن بمبورە من زۆر گرنگە لەبەرەی ئەو شتە لە بۆ هەموو جارن شەور ژەدەم بە چارێگەشکە تەواو بین مامۆستا یعنی ئەتو دەبینی ئەو تەلەفۆنەی ئەتویش پێ دەکەی بەرهەمی وڵاتە ڕۆژاواییەکانە وەنیا ئەو سارەیە دوو پێی دەڕۆی ئەو خاستانەی خاوێنکردنەوەی 95 کەرەسا لە وڵاتی ڕۆژئاوا دێ کە بڕوان بەو مەسەلەی جنە نییە بە مەسەلەی من ئەوروپیەکان دەرێم نەک ئەو مەلاو شێخانەیە ئێستا لە ئەوروپان باشە عەجەبەن ئیستیفادە لە جن ناکەن مەسەلەن شتێکی وەکو کڕۆنەی حتا دەرمانەکان دیتەوە بە دەیان ملیار دۆلار سەرف کرا لۆ نان استیفادە لەوە بکەن یعنی پرسیارەکە چییە یعنی لە هەموو دنیا لۆ دادەندرێ ئەگەر مەوزوع بەدرێ بەڵێ یعنی بەجن بێن نەخۆشی کۆڕۆنا ئەوانەی ببینەوە ینی بەنمونە ناکرێ برام ئەوە ناکرێ و لە توانای جنی دانی لە تو جنی بەچ تێگەیشتی قورئانی پیرۆز باسی دەکاتن دەفەرمێ زەعیفە دەفەرمێ ئین الشەیطان للئینسان عەدوو مبین دوژمنێکی بەئاشکرایە ولا پاشان دەفەرمێ ئین کەیدە الشەیطان کان ضعیفە ئەوە زەعیفە شتێکی یعنی ئەو شتە زەعیفە ئەو شە گەورەی و پێ دەکردی یعنی جن ئەگەر قودرەتی جن چییە هەتا چەند کێشە لە بۆ ئینسان دروست دەکات قودرەتی جنی زۆر زەعیفە بەڵام ئەو ئینسانانەی کە تەئسیر دەکاتە سەریان دەگەڕێتەوە سەر ئیمان و تەوەکل و ئیخلاسی ئەو ئینسانانە نەقسیان هەیە يعني نقص لإيماني لتوكلي لإخلاصي قرآن دفرمي إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون على الشيطان ده صلاتي النية بسر أو كساني كإيمانك توكمو تواويان هي أو إخلاصيان هي أو توكليان هي أجر كسكا أو سيشتي هبي أو يستأسيلناك أجر كسكا بله فرمو زانی کو کاگ بەس مامۆستا لێرە خۆی هیچ کەس ینی زۆربیان ئاتیستن لە ئەوروپیەکان زۆربیان ئاتیستن بڕوایان بەدین نییە
زۆر بەز ڕاستە بالضبط بەڵام زۆربەی بەکار زۆریشیان ناینن مەسەلەن جن ناستە ناو قەلبیان بەبێ ئەو دەرمانەی تو بەکاربینن بەرمونە ئەو نوع دەرمانەی کەم بۆ لە تو بەکاردێن ئەو بۆ نا لە دەرمانی گەڕێ بەس قورئانی پیرۆز ئەوەی ئەتو دەڵێ کە هیچ عیبیان نییە 5 کەسیان تاقیکەوە 5 کەس بەڵێ 5 کەس تاقیکەوە لەو 5 بلێ سوورەتی مەثەن لە بۆ نەی سوورەتش قورئانی ناو جێدانێ بەس بادەرنەین دەدەقە بادەرنەینی بزانە هەموو قەلب هەر پەڕین دەکەوی لەو 5 بزانە یەکیان دوانیان وەی لێدێ ئەوە معنای ئەوە نیە ئەوان جنیان لە قەلبی نەبی بەڵام لەوانەیە بڵێن کاکە ئەوان لەبەر ئەوەی لە بواری عەقیدەی ئیسلامی لەو مۆزوعی شارەزانینە لێوێندەر لەو بابەتەی شارەزانین ئەزانی مامۆستام جیرانەکەم هەیە عمری 90 ساڵە کاتی جار بەجارە یارمەتیدا چی دەدا جوان ینی 90 ساڵە کاتی دە یارمەتیدا چی دەدا لە فنلەندای من ڕۆژێک نەبووتیە ئەو ئینسانانی بەم قەبستانێک لە پشماڵمان هەیە زۆربەیان کەمترین گەنجیا کەسیان کە دەمری هەفتا بەسەرەوەیە دیارە هەیەە 20 ساڵ و 30 ساڵی بن بەس شت بە معدل لێکە درێتەوە عەجەبەن قەزی من لەوەیە مامۆستا ئەوان ئەگەر جن هەبی دەبیە بۆ ئیسلام و مەسیحی و هەموو دینێک هەبی وایان نا یعنی بەکار بێنرێ ئەو علمە وەکو علمە ینی پێدا دنیای بەشەریەت شتێک ئیسفادەی لێ بکەن ئەوان وا لە دوو دەگەڕێن بچووکترین عیلاج بکرێتن بەڵێ یەک جیرانتانەیە وەکو باسی دەکەی جیرانێکتانەیە ساغ و سەلامەتە من لە دارەتووی دەتوانم بڵێم 10,000 ماڵی پێدەزانم عائیلە هەر یەک نەفەرنە عائیلە هیچ عیبیانە دێو دەچن و سەردانی دەکەن و ماڵشان قەبستانیە و هیچ عیبیشیانی خۆم عالم توش نابی خۆم خەڵک تووشەوەی نابی یعنی دەتوانین بڵێن لە 10,000 نەفەری 2 کەس ئەگەر توش دەبی 3 کەس توش دەبی کانی ڕێژەکە خۆندە زۆر نییە بڵێ هەم خەڵک توش بڕوا بکە لە فەیسبوک زۆرترین شت دەنووسین ڕۆحی شاد بێ خوای خۆشبی لە ئێرە ئەم جیرانەکەم 10 ساڵە لێمە قادر عالم ئیشی گەورە دەکا گەورە هەموو خەڵکە ئیشەکان گەورە دەکەن ئیشەتی کورد تەبیعاتی وایە نانا من ئەلبەکو نمونەکم لۆتی ناوە مە 33 ماڵەیە گەڕەچین 11 ساڵێ لێرەم دویان مردینە ئەمیان عمریان لە حەفتا بەسەرەوەیە بەرحاڵ مامۆستا بچینە سەر پرسیاری بکە با کاتت نەکەن زۆرت پرسیارمایە چونکە تەلەفۆنێکی زۆر نۆرێ کچەکەم لە کولی هاتە دەرێ بەڵێ پرسیار زۆرمە ئەگەر بەڵێ وەڵاهی یەک دوو پرسیاری گرنگ کەمایە مامۆستا زۆر خەتەریشە نازانم دوایە تەواویکەی ئەس دەکەی دوایە تەواوی نا ئەو دوو پرسیارەشم لێ بکارچە نەکتەکەم لە کولێ لە پێش دەرکەی ڕاستە بەس سوگە لێرە بڕۆم شەبەکەم نامینێ واللهی باشە خۆشحاڵم کچش لە جامیعەیە و دەخوێنێتن و شتێکی باشە یعنی بەسەر ئەوەندا تو کاک غالب سوورچی پارەی لە هەر نەفرش 15,000 وەرناگری وایە ناتو گوتت بە پێی نەخێر لە هەموو نا کوڕا کا قادر دەزانی کو من حەزمان لێ شتێکی بە برای خۆمان بڵێ بە برای خۆمان بڵێ کاکە ئینسان ئەمە ملەتی کورد نازام لۆ واینە ینی حەزمان لێ بەڕاستی خەڵک وەکو برابی لەگەڵ یەکتری خەڵک ڕاستگۆبی خەڵک دەستپاکبی خەڵک ئەمینبی بەس کاکە ئەمە چ بکەم ئێستا نازانم یعنی ئەتو ئێستا ئەو هەموو هەوڵ و ماندی بوون و کۆشەی خۆت دەکەی هەموو خەڵک لە تو ڕازیە مام قادر ناوەڵە خەڵکی بەدەستکەی دەم کاتە قیمە بەبەلازەمەیش دەکەی سعاتی لێرە بە $10 ئیش بکەی یعنی تووشی سەریە شەو جوێندان و کە ئەوە بەرحاڵ دەکاشە ئەمن بە برای خۆم برێم ئەمن بە برای خۆ برێم ئەمن لەگەر دەستم لە تەکسێکی ڕاگرت تەکسیەکە زۆر خراپەوە باسی دەکەم مدەک پێش ئێستا زۆر نەمێژت بەرازیلی ئەو کاتی ئیشی بەرازیلیان دەکرد بەرازیلەکە گێڕەکەی گێڕەکەی فیتێزەکەی دڕابوو بن پێمان دیار بوو نعنی جادە دیار بوو ئەم گوتم ئەو پیاوە هەر دەمناسی لە دوورەوە ئەو ئەمنی نەدەناسی ئەمش گوتم بابا لەگەر ئەوەی بڕۆمەوە خێرەکەم لە بۆی بابەتە بریتی نەڕۆمەوە ئەمن نیەتی باشم لەگەری و دەستم لێ ڕاگرت دەستم لێ راگرت لەگەوی هاتم لەگەر تەکسیەکەی هاتین لە ڕێ ڕۆیشتین گوتم بم بە کنماری مەلا عومەری دارەتووی گوتی مەلا عومەر گوتی مەلا عومەر ئەوەی دەڵێن دوو جنی هەیە نێرومێ ڕایگرتیا ئیشی پێ دەکا ئەمنیش گوتم لۆ کۆترە زێر نێرومێ ڕاگرتیا ئەمنیش گوتم وەڵا هاتین کۆمەڵە قسەی ناشیر و نابەجێ کرد ئەمنیش لە ڕێ گوتم ئەلێ ڕاگرە با دوو مریشک بکڕم وەڵا ڕایگر مریشکەکەم کڕی لە بۆی گوتم مامە ئەو مریشکە لۆ بۆ تووبی ئەوش لە بۆ من وەڵا گەیشت نەبەر گوتم ئەو ماڵیم لە لێ ڕاگرە گوتی ئەتو مەلا عومەری گوتم ئەی قوربەتە بری سەرم ئەتو مەلا عومەری تا ئێستاش ناناسی ئەو هەمە قسەت پێگۆ گوتی وەڵا
قوتي أتلا من بياوتري قوت لنا هردك ما بياوين بس دارشك أقصانا ما كنت اليوم مش كله كري قوتم پیغمبر دا فرمی صلی الله علیه وسلم کس غیبتی کردی خرمای بده امنش خرما منیه بده مله چه خرما دلو بینم استا او مریش کی بخو کا لباتی خرمای ولا جوابي زوزو خلق اودك قصدت قال لي تمريش كيلو بكري لو وزعي ما مستعد والله يدي بسيادة كم بس دبي بمبوري بس ام بسيادة لهم هاتيا اتو هيت خلق تانا دا لو هاكردني خلق هاك والله اتو باورد بو الله هي ونيا بله سين با الله كسم نها كردنا زانم نكسم هذا اتونا خلق تبي سين با الله نيتم كاك او اجا باورد كن او توا اجا باورد كن كده انا منتين اي ملا كاروان هاكرا ملا زانا هاكرا او ملا انا تي صد زاني ملا كاروان ككرسي دواي كديا ملا زانا هاكرا والله سوين با الله ملا كاروان نازانم شيء ملا كاروان سوين با الله نازم اجا بزانم ودريم كره الله لكنا من قلق بله دزانم بس ملازانه دوسه ملازانه هي نازم شان دري نه بمني اقول ملا كاروان وملا زانه هر دوشان هاكرا باشا ما مسانه تو دلنياي لوي كس ند دەست لە بۆ ئەو شتانە بمبورەکەەوە دەڵێن بەسەم پرسیارە دەبی بڵێم و بگەینە قەناعات ئەتو دڵی خۆت مرتاح کە هەرچی پرسیار دەکەی بکە من جوابتم باوەڕت کرد باوەڕ نەکردم چ بکەین هەرەوەندە وای نا من خۆچی ئەمیش خۆ مەرز نییە پرسیارە لۆ ماتیە بە منیان گوتیە لەی بێ منە دبە بڵێ کە مامۆستا مەلا عومەر ئەو کارانەی کردیە ئەدی ئەو بوخاری لۆجی بوخاری ناناسی مامۆستا هیچ گەنجی بوخاری بی کاری هاکردن سوێن بە خاڵق بوخاری ناناسم چیە باشە ئەگە بەڵگەری یەکلاکەرەوە هەبوو لەسەر ئەوەی ئاتو بەس ئەوم پێ والله وبالله ئەمن نایناسم سوێن بە الله بەس ئەگەر ناوی دیکەی هەبیتن بیناسم ئەگەر نەنازام سوێن بە الله ئەو بوخاریە بڵێ مامۆستا مەلا عومەرە ویشانەی بە من کردیە آخر جا اول خوي اتو استواني استعمل بتو بلم من بتشار ام دتوان بتو بلم بس ام دتوان بتو بلم كاتا دتوان بلم كا قادر نادر كاكي خوي او هاي بمكن او هاي كد او جوس يعني درجبي اوش دبي بس امن يعني شتيك لا كروم ديتيا والله اخر اگر ديتو بتفهم بلم وابدرم اماده ما فهم بلم بهرحال هەوڵ دەدەم من ئەگەر هەر لە هەر شوێنێک لەوانم بمبورە و قورسە بەس ئیتر پرسیارە ڕۆژنامە نووسیش وەکو ئەوە داوای لێبوردنیش دەکەم لە هەر شوێنێک ناحەقیقت بەرامبەر بکەم دووبارەی دەکەمەوە چکۆ من هەستی ئینسان لام گرنگە بەس ئیشی مەش ئەوەیە دەست بە بۆ شتی بڤە ببین دەست بۆ شتی خەتەر ببین نا ئەمن پێشم وایە یعنی بە هەر کەسێک ئەنگۆ ڕۆژنامە نووس هەر کەسە قسەی کرد شەرنی قسەکەی ڕاستبی ژیانی خەڵکی بێخنە سەر خەتەریات و ئەوانە مەسەڵەن لە بۆ نمونەی تو دە پرسیاری لە کابرایەکەی لە دە پرسیارەکەی مەسەڵەن یەقلی وەنیە کە یەقلی وەنیە ئەو کابرایە لە پاشان لەوانەیە ببتە گومان لێکراوە لەوانەیە تعقیق بکرێت لەوانەیە کۆمەڵک یعنی ئەوە لەو گۆڕی ینی خەڵکێک تووشی کێشە مشکلی دەبیتن نانەوە من شتەکان بە نازناومە گوتیە مەسەڵەن یەک ناوم گوتی ناوی باو وا پیرم نەگوتیە بەس ڕەنگی ملیۆن بوخاری هەیە وەنیە لەو کوردستانی گەنج برام وە خۆرێ بخاری بەڵام ئەمن لەو دقیڕا هەتاوەکو تەمەنم مایە کەسێک ئەمن هاکم کردیا کەسێک ئەمن شتێکم ئەمن بەگرتنمدایە بەڵام لە خۆیانەوە نا با ئەوە جەنابێت ئەوە ناسراوی ئەمیش ناسراوم یەک دەقەش مەسەڵەن هەر نهاتیمە لەوەی کە پەیوەندی بە جەنابەت وە نەکەم و ئەوش بابێتە سەر خەت لەگەڵمان بی با قسام بکەین مەلا کەمال کو گیرە مامۆستا بەس پرسیارە یانی ئەم نۆکو تۆمەت لۆ تونیە بەس ینی ئەگە بزانی نازانم واللهی مەگەل مەلا کەمال چیە سوێن بە الله مەلا کەمال وابزان مەلا کەمال زەنگەنە 4 ساڵ گیرەیە مەلا کەمال چێ زەنگەنە نازانم بە قورعان
شيء ملا كمالك هي كمال سور لقويت بي بهر أو ما مستند كومالي جرين لو ايش قرين دواين بسيار لبرو كتك تصاور دكا ما مستند دسخو أري والله كيف دكا من زورني قران بوم وليرا إداني شتين اجتماعي كردستان دكن كأعذاري توجات الرأي خود در بالرياح يعني لبومني عمن همو ملاو هر كسك لهر باورك بي إذا لي بدري أما دجين يعني دست خوش بي أو تاواني سمسمال زور أو بو بلان بسيارك ليرا لاي مدرس بوا ئەو لاپاوەی دارەتووی 13 کەس مرد وەنیە ئەو هەموو ناجیانەکەم 13 کەس نەمردە لە دارەتووی 5 کەس مرد دامانە 5 بوو مرد وەنیە حەوت مرد یعنی ڕۆحی ئینسان زۆر گەورەیە لێرە هەر شتێک دەکرێت نابی ئەشکەنجە بدرێ بێن ماڵت بدزن نابی بیکوژی 5 کەس مرد حەوت مرد مامۆستا دیتت ئەوە کێشەیەکی خێزانی بوو بەڵام ئەوی تر مقەسەری حکوومەتی هەرێم بوو کۆمەڵێک تەجاوز کرایە لە دارەتووی منداڵی گچکە فەوتا دیتت چێ هەموو کۆمەلگای کوردی هەژان شوانێکی فەقیر ئەو هەموو مەڕووماڵاتە ئەو هەموو زیانە مقەسەری حکوومەتی هەرێم بوو بەڕێزت چت کرد خوتبەی وادا لەسەر ئەو شتەی ئەوەی لۆ چەمچەماڵت کرد وەکو ئەوەی چەمچەماڵی بە ئینسان ڕاستگۆبی وەکو ئەوەی چەمچەماڵی نەخێر ئەوەم نەکردێ بەڵام ئەو کاتی عەزم لێ بە ئەوەش ڕاستکەینەوە ئەوەندە نەفەر لە دارەتووی نەخنکە یەک نەفەر لە دارەتووی شوانەکی بەڕێز لێرە ڕێز عورمەتم لە بۆ داکوبابیە ئەڵڵا بە بەهەشتی پان و بەرینی شادکە ئینشاء الله تعالی بەستەکە هەر دارەتوو نییە ببوورە مامۆستانی ڕۆژ لە دارەتوو لەم کرد سیاری دارەتوو لەم کرد بەڵێ یعنی ئەدی ئەو هەموو زەرور زیانە ئەدی ئەو هەموو لە هەموو شوێنەکان 89 کەس مرد وایە نە بۆ قوربانی غەڵەتی مەسئول و ئەو هەموو هەزارە ماڵە ڕۆی سیارەکەت کرد باجا بدەم بەڵێ فەرموو باجابدەمەوە تەمەەن ئەمە لێرە داوای لێ خۆشبوون لە ئەڵای دەکەین لە بە ئەو پیاوە بەڕێزێ بستە باشتێ ئینشاء الله تعالی دڵی داکو باویش سێبووری بدا مۆزوعی بابەتی ئەو لافاوەی ئەو کاتی کە ئەو مۆزوعە ڕوویدا لە لافاوەکە خەڵکانێک هاتن قسەی خەڵکیان وەرگرت ئەو لافاوە لۆ لە بەرچی ئەو لافاوە هەستایە یعنی هەر یەکسەر لە بۆ سبەینەکەی لوز نەکات گەڕانە ناو خەڵکی بزانین ئەو لافاوە لە بەچە هەستایە یعنی ئی کەسە دیارەکانیان وەرگرت یەک لەو کەسانە سێ مامۆستای بەڕێز بوون هاتن یعنی وەکو نازانم بڵێم یعنی ئی محافەزەی بووە ئی چێندەر بوو ئی چێندەرەوە بەس هاتن لای من گوتیان ئەمە وەکو لوزنەک بە دۆداچوون لەبەر ئەو لافاوەی لەبەرچی ئەو لافاوە هەستایە ئەمن باسم کرد ئەو لافاوە لەبەر ئەوەی ئەو لافاوە لەبەر ئەوەی ئێکوانە کرایتە خانی ئێرە کرایتە پێشتر ئێکوانە جێ ئاوەڕۆ بووە ئەوە سەبەکان بووە لەسەر ئەوەی ئەو لافاوە هەستایە بەڵام ئەگەر تەمەشای مۆزوعی بابەتی ئەو ماڵی چەمچەمان و لەگەر لافاوەکەی بکەی ئەمن فترێک پێش ئێستا کوڕی من بە ناحەق کوژرا پارچەک لە جەرجی من بڕا و لە ڕۆژی جەژن داهاتمەوە ماڵێکە غوتبەم خیندەوە خێزانەکانی خۆم دیت گریان منداڵەکانم دیت گریان لە بۆ ئەو ماڵەی و ئەمن ئەوە کاریگەری لەسەر من کرد تەسیری لەسەر من هەبوو یعنی برینەکەیان لە برینی من قوڵتر بوو برینەکەیان لە برینی من گەورەتر بوو برینەکەیان لە برینی من زۆر بەقۆتر و گەورەتر بوو ئەوە زیاتر وەی لە من کرد کە ئەمن لەسەر ئەو مۆزوعی زۆر بەتوندی بێمە جواب ئەزانم ئەوە ڕاستیەکان ئەم ڕاستیەکان بە تو دەڵێم ڕاستیەکان چونکە ئەمە ئەو ڕوو قسەی لەگە تو دەکەین سبەینی ئەو قسانە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد لبو قيامتي همو لبو ما نسرع يقلي دروم كردبي أو محاسبة لسدكريم بس ما أو راستي جواهم قاداشتي لي وردك نعم دس خوش بيبوي سمسمال حقا شي رواية هات صندق قلتيان كابرا جيراب مثلا بلا ما موسى أزانم يعني أتو لمنطقي خوت ئەو هەموو غەدرە دەبینی ئەمە نامێ بچمە ناو هەموو شتێکی ئەنگۆی مەلای ئاینی لە دوای دەسەڵات کاریگەریتان لەسەر کۆمەلگا هەیە دەبینی ئەو هەموو ناعەدالەتیە هەیە ئەو هەموو زوڵمە لەو میلەتەی دەکرێ مەسەڵەن هەر بەس لەو لافاوە هەموو ساڵێ 4-5 ئەو هەولێرە بەر لافاو دەکەوێت باشە لۆ غوت بەزڵبی ئەو حکوومەتی هەرێمە نادەن ئەو هەموو زیانە بە خۆت بخوا مامۆسای قەوسیە قەوس مەلای ئاینی زۆر کاریگەریتان هەیە زۆر کاریگەریتان بە تایبەتی لە هەولێر لە هەموو شوێنەکەیە لۆ نایەنە پشت ئەو خەڵکەی گوتار بدەن هەر بنمونە کاکە کو دەکرێ هەموو ساڵێ خەڵک یەک مانگیش دەکا 100,000 بەدەست دەکەویتن بە یەک سعاتی لافاوی هەمووی لێ دەفەوتێ لە مقەسەری سروش نییە ئەوە برەی تۆفان هەستایە ئەوە لە مقەسەری حکوومەتی هەرێ
ئێمە باشە لۆ ئەنگۆ لەسەر شارەکەی خۆت لەسەر دارەتووی خۆت بە هەمان حەماس نایەت دەنگ مامۆستا ئەو هەموو خەڵکە دەمری بە هەموو هەڵەکانی ناو کوردستان دەڵێم هەڵا بەشتەکی باشیش ئەگەر ببینین دەستخۆشمان نەکرد حەقە دەستخۆشیان لێ بکەین ئەگەر شتێکی باشە بی و چاکەبی ئەرچیانە مامۆستا ئەو ئەرچیانە حکومەت ئەو ئەرچیتی هەرچەندە ئەوە نییە بەستەکی بەبرای خۆ برێم بەستەکی بەبرای خۆ برێم ئێستا چێ قسەی لە مامۆستای ئاینی وەردەگری ئەگەر مامۆستای ئاینی لە بۆ نمونێ ئەو ئەمن گوتم کاکە و کابرای ڕوومی بکەن بە حەماسەوەم گۆ کا ڕوومی کرا کا بە قسەم دەکرێ ئەدی ملت چێ لەگەر منە کەس لەگەرمە خۆ کەس لەگەر نییە کاکە ئەوەتە فەرمو ملت بۆ دوو پارچە پارچەچیان فەرمو بە دوای بوختان و ئەوەی کەیسی و غەرەتی ئەوەی مندا دەگەڕێ کەشتم لۆ دروستکە خەڵکەکیش دەلێ کاکە دەست خۆشبی خەڵکەشی سرم لە قوڕ ڕادەکە ئێوە قانونە لەگەمە شوایە مامۆستا ئەمە جێ لە برای خۆ ڕاگرە جێ ڕاگرە ئەمن حەزم لێ ئەوەی بە برای خۆ برێم ئەمن حەزم لێ ئەوەندە برێم کاچی من کەس جێ لە مامۆستای ئاینی ڕانای برای تو ئەمن 15 ساڵە ئیمام و خەتیبم 15 ساڵە ئەمن ڕاتبم 15 ساڵ بەڵێ جێلێم بوو بەڵێ جێم لێ بوو 15 ساڵم ئیمام و خەتیبم 15 ساڵە سوێن بە ئەڵڵا ئەمن ڕاتبم نییە کاکە یعنی ئەمن ناڵێم مەسەلەن بردەمە فلانی وای دوکانت هەیە و زایدن ئەو پارە و شتانەی کەش بە وڵات کۆ دەبتەوە بەس مامۆستا ئەمەش خۆ قسە دەکەین حکومەت مامۆستا تخوایە قەوس دوکانی موادی کارەباییم هەیە دوکانی پیVCم هەیە دوکانی ئەلمنیۆمم هەیە ئەو ئێستا بەتەمایمە لە بۆ سپاس دەبوو ئەڵڵای بەتەما دوکانی تبریت و چاکردنەوە و تەسلیحی دابنێم ئەم کابرایشی دەستوبر ئیش دەکەم لە منداریەوە ئیش دەکەم لێش ئەو قسانە کرد یعنی ئەمن لە منداڵیەوە لەو دارەتۆیدا نەبڕامە یەک ڕۆژ ئەم مامۆستا نەچینەوە دوورکەینەوە بەس مامۆستا مەلای ئاینیەوە ئیشتی دژ بە نەعەدالەتی بی حکومەت بەجێت دەکا بەجێت ناکا ئەمە عەدالەتەکان دەرین نەعەدالەتی بەشتە باشەکانیش دەست خۆشیانی دەکەین ئەو شتی باش بکەوت هەر کەسێک بی جەنابەت بی بەس مامۆستایی هەندێ نییە ئەو هەموو خەڵکە دەگیرێ و دەکوژێ لە بەلاش و عەلاش بەنمونە قەت غوتبەتدایە لەسەوەی ئەو هەموو خەڵکە لە هەولێرێ گیرا و کوژرا بەنمونە ئەو ڕۆژنامە نووسانە مەسەلەن خۆ ئەوانە ژوایە مەلا مامۆستا ئیسماعیل سووسە گیرا مەلا وشیار تیرۆر کرا غوتبەت هەیە لەسەر ئەوانە خۆوانە هاو مەلای وەک خۆت بوونە وانە ئەمن لەسەر ئەوانش قسەم هە بۆ قسەم کردی و دوعای خێرشمان لە بۆ کردینە دوعای خێرنا ئیدانەتان کردیە کە ئەوانە لۆ دەگیرێن مەسەلەن مامۆستا ئیسماعیل سووسەی بە ناحەق گیرایە ینی ئەوە فرسەتی هەمومان گلەیمان هەیە لۆ مامۆستایانی ئاینی دیفاع لە مامۆستای ئاینی خۆیان ناکەن مەلا ڕیشی دەسوستێندرێت لە ناو مزگەفتێ وانە مەسەلەن مامۆستای ئاینی ئەوە تەداو نیە لەبەرەوەی تو مامۆستایەکی ئاینی کەسێکی دیاری ئەمنیش خەڵک پێم دەڵێ لە ئەوروپای لۆیش لۆ کورد ناکەی لۆوە ناکەی خەڵک ڕخنە دەگری ئەمەش ئەو ڕخنانەمان نەک لە تو هەیە لە هەموو مەلایەکی ئاینی هەیە ئەو هەموو هاوڕێیە مەلای ئاینیەتان دەگیرێ دەکوژێ لۆ قسە ناکەن تا ئێستاکە دەزانی کاکە قسەکردن ئەمە ناڵێن هیچ مەلایەک بێ تاوان نەگیرایە مەلا هەیە بێ تاوان گیرایە مەلاشەیە تاوانی هەبووە لە بۆ ئەگەر بەتوندی ئەمن باسی ئەو مۆزعانم نەکردا بە لە سنووری یەکێتیش هێرش نەدەکرا سەر من بەڵێ ئەوە یعنی مۆزوعەکە ئەوەیە یعنی لە بۆ نمونەی خۆ هەر ئەو دووسێ مامۆستای باس کرد هەر دووسێ مامۆستای لە هەولێرە نییە کۆمەڵک مامۆستای دیکەش لە هەولێرە هەنەردەنە کەس دەنجی لەگە نەکردینە و کەس نەیگرتینە و مامۆستا تخوایە قەوز ینی وەکو مامۆستا ئیسماعیل سووسەی ڕخنیان لە حکومەت گرتیە یعنی ئەمە ناتان بینی ناتان بینی مەسەڵەن ئێستا پێت ناخۆش نەبی ئەوەی لە سەد چەمچەماڵت کرد پێم ناخۆش نییە ئەو پرسیارەی کۆتایی ئەتو ئەوەی لە چەمچەماڵت کرد هیچی وات زدی پارتی هەیە من دەرێم خۆشبی زدیەچێتی وات کرد و ئەوە تەسەڕفەکی بەڵتەچی جەماعەتی پاڤێل تاڵەبانی بوون بۆ خەڵک باوە نەبی بەڵام شتەکی وات هەیە لە بەرامبەر دەیان نەحەقیقەی ئەو حالا کە زوڵم لەو میلەتەی دەکرێ بازانی ئەمن دەمێ ڕازگۆ بم لەگەڵ خۆم ئەو جە لەگەر خەڵکی و کە جێی لێوە لەگە جەنابیشت
ئەوەی کە ئەمنی جوولان لە بۆ ئەو ماڵەی کوڕەکەی خۆم بوو کە پارچەک لە جەرجی من لێ بوویتەوە ئەوەیە ئەمنی جوولاندیە لەوانەشە ئەمنیش کەم تەرخەم بوومە لە هەزاران شتی دیکەی کە تێپەڕیا هەستم پێ نەکردیە و هەستم نەجوولایە ئەوە وەکو بڵێ تاوانەکەی دەکەوتەوە سەر ئەستۆی خۆم بەڵام ئەمن بەڵێ وەختم زۆر گرتی لە بە هەندێک بەڵێ لەو دقی قسەی لەگە تو دەکەم تا ئێستا ئەو کشەم هەروە لەسەر خاتە لەبەرەوەی باشە مامۆستا داوای لێبوردن دەکەم ئەماوە بڵاو دەکەینەوە بە دواتچوونیش دەکەین لە هەر شوێنێک غەڵەت بووین بەبێ شەرم داوای لێبوردن دەکەین لەو شوێنەش ڕاست بووین ئەمە مستەڕینە قسەی خۆمان سوپاس دەکەم لەوە دڵە گەورەی من ئەوەش پێ برێ مامۆستا مەلا عومەر مامۆستا عومەر بە دیوان مەسئولەکانی کوردووە کوت و جورئەتیان هەبی ئەوە گفتوگۆمان لەگە بکەن تصور دەکەی زیاتر لە 30 مەسئول تەلەفۆنی لەسەر من قەپات کردیا کە ئەتوو ئیجباری شنی وەکووان ئەتوو ئیجبار جارەشی دیکەش پێویست بوو یکەمەوە هەر کەسێک تەلەفۆن لەگەڵ من بکە لەبەرەوەی من کابرایەکەم ئەمن ئەوها خۆم دەبینم لەگوڵی بەهشتێمە سوێن بە ئەڵڵا لەسەر دەستی من لەسەر زمانی من لەسەر قەڵەمی من یەک نەفەر ئەزیەتی نەخواردیە سوێن بە ئەڵڵا ئێوە زۆرە لە مەلایەکی ئاینی سوێن بە ئەڵڵا بخواتن باش ئەمە بەجە کابراایەکی دیکە کابراایەک بختانەی دەکا قسەی دەکاوە پێویستی بە ڕوونکردنەوەیە نانە دەکرێت خۆ هەموو شت لێ کۆڵینەوەی وردی دەوێت زۆر جار کەسێک 20 ساڵ لە حکم بووە و هەموو ئەدل لە ژەسەری هەبوو دوایان ناحەق بووە یعنی لە دنیا زۆر شت ڕوودا مامۆستا کات زیاتر نەگرم زۆر داوای لێبوردن دەکەم لە خۆت و لەو کچەت لە خۆت و لەو کچەت کە کاتێکی گرنگمان کرد بەسە وایە قسە بکەین دەستی ئەو دایکت ماز دەکەم کە بە بەرماڵەکەی لە پشتە خۆتە بەڵێ سپاس دەکەم دایکم کۆچی دوایی کردیە 22 ساڵ ئەوە 30 ساڵ ناناو تەبیعی هەمومان دەمرین مامۆستا ئەوە ڕێگای هەمومانە ئەوە ڕێگای ئینشاءالله بە بەهشتی پان و بەرین سپاس دەکەم سپاس مامۆستا زۆر ببوورە سەرچەم